بیرکانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان قسە لەسەر ئەدای پەرلەمانی کوردستانەکەین لەو ماوەیە کە مەبەستمان خولی چوار هەمە و ئەمەوێت دیسان بەبیرتان بێنمەوە کە ڕەنگە پرسیار بکرێت بۆچی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لێرەنین و ڕەنگە بشوترێت بۆچی وەرەقە بۆ گۆڕاندانراوە بۆ پارتی دیموکراتی کوردستان دانراوە پارلەمانتارانی یاخود لەگەڵ کادیرەکانی ئەوەشی کە قرار بوو ئامادە بێت پارتی دیموکراتی کوردستان نەیانود ناین هەر یەکەیان پاساوێکیان هێنایەوەیەکێکیان وتی لەبەرەوەی سبەینێ سعات 10 و 11 لە پەرلەمان کۆبوونەوە هەیە ناتوانین ئامادەبین بەڵام ئەوی بزوتنەوەی گۆڕان وتی بڕۆن لەسەر حکوومەت بەرنامە بکەن و ئێمە ناین بۆ بەرنامەیە ئەمەیە جیاوازێکە سوپاسدانەکەم ئێوەش ئەو دوو بەڕێزە شەرێک لە کاک گۆران ئازاد و کاک ئەم شەوە گەڕێنەوە بۆ هەولێریان سبەینێ ئینشاءالله دکتۆر سەردار من دێمەوە لای تۆ بۆەوەی ملاحەزاتی خۆت لەسەر کۆی شتەکان باس بکەیت و پێشم بڵێ بە بڕوای تۆ پەرلەمان تا چەند دەتوانیوێتی چاودێرێکی ڕاستەقینەی سەر حکوومەت بێت و ئەدای حکوومەت من قەناعەتم وایە پەرلەمانی کوردستان بە دوو عامل نەیتوانیوە ئەو دەورەی کەس ئەو دەورە سەرەکی کە هەیەی بیبینێ یەکێک لەوانە ئەو ململانە سیاسی کە لە نێوان حیزبە سیاسیەکان و ئەو معادلاتە سیاسانی کە هاتوۆتە پێش لە عێراق و لە کوردستان فرسەتیان بە پەرلەمان نەداوە بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەڵسێ عاملی دووهەمیشەوەی ئەو زڵوفە سیاسی کە ئێستا عێراق و کوردستان تایەتی نەکرد ئیشی پەرلەمانی وەستانەوە لە ئاستێکە بەڵکو ئیشی هەموو ئۆرگانەکانی تری هەرێمی کوردستانی وەستانەوە بەڵام کاتێک ئێمە بڵین ئایا پەرلەمان هیچی نەکردووە ئەمە ناکرێت بەڵام لە بەرامبەر کاتێکم دەڵێن پەرلەمان بە ڕۆڵی ئەوەی کە خەڵکی چاوەڕوانی ئەکا هەڵنەساوە بەڕاستی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لە زۆر ڕۆوە زۆر متمانەیەکی زۆری داوە بە پەرلەمان کابێت لە جیات ئەو خەڵکە پێی هەڵسێ هەست ناکەین متمانەکە لەم خولە زیاتر بوو چونکە بسوتەوەی گۆڕان لە 4 ساڵی ڕابردوویشی پەرلەمانیە بۆ نمونە لە مێزیان داوە دەبیان گرتوۆتە سەرۆکایەتی ینی تەواوی مێزەکانی سەرۆکایەتی پەرلەمان بۆ هەمویان ینی قسەیان لەسەریشی پەرلەمان کردووە و توانە پەرلەمانە بێ مەرجع بێت بۆیە ئێستا ڕەخنەکە زیاتر لە بزوتنەوەی گۆڕانە گیرێت ئێمە کاتێک ڕخنە لە بزوتنەوەی گۆڕان بگرین لەوانەیە تۆزە ئیزدیواجێتێکە بێت لە نێوان تەسریحەکانی پێش و پێش و پشنە دەسەڵات کێسا خوان لە دەسەڵاتان لەوانەیە تۆزە ئەوەی ئیزدیواجێتی بۆ دروستکردەوە بەڵام خودی وەزیفەکەی گۆڕان لە ناو حکوومەت و پەرلەمانە کارێکی تەبیعیە بەڵام کاتێک کە ئێمە ئەڵێن ئەبێ بەم شێوازە پەرلەمان بڕوا بێگومان پەرلەمان بەهۆی ئەو دوو عاملەوە ناڕوە بەڵام ئایا ئەگەر پەرلەمان تاکە فاکتەر لە هەرێمی کوردستانە کە بتوانێت هەرێمی کوردستانی یەک پێ بگرێتەوە لە ڕووی قیەمی سیاسی قیەمی هەموو قیەمانێکە یەک هەرێمی کوردستان ئێستا بۆتە دوو ئیدارە دوو قیم کە تا ئێساش پێوێنەڵێن تەنها مەخرج کە بتوانێت ئەم هەرێمە کۆ بکاتەوە پەرلەمانی کوردستانە ئەو گەورەترین شتەکە بێ بەڵام کاتێک کەماڵین هەموو چارەنووسسازەکان هیچ مەسلەیەکی چارەنووسساز بە شێوازێکی تەشریعی نەبێن ناچێتە پەرلەمان ئایا من پرسیارەکەم ئەگەر پەرلەمانی هەرێمی کوردستان بە ڕۆڵێکی چارەنووسسازی خۆی ئەو پرسانی کە جەنابەتە فەرمیکردن بەڵێ من هەمووی وازەحە لای بەڵام من حەزم نەکرد مادە بەس بکەم بەڵام ئایا تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە عمودی فەقەری ئیش و کاری ئەم خەڵکەیە لە وڵاتە بۆچی پەرلەمانی کوردستان لە 6 یانزەوە تا 24 نەیتوانیم حکوومەتە تەشکیل بکە ئەمە پرسیارکرد ئایا ئەمە چارەنووسساز نەبوو پەرلەمانی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆبانێ ئەمە کۆبانی بۆ نمونە وەڵامی داوەتەوە لەبەر دوو خاڵێمە ناتوانین دان بەو سێ کانتۆناریەک لە جەزیرە و ئەفرین و کۆبانێ بنین لەبەر ئەوەی یەک داوایان نەکردووە لێمان ئەمە یەکێکە لە ینی هۆکارەکان دوو ئەمە ڕەبتە بە سیادەی خارجی و ئەم مەسەلانەوە ئەمە تا چەندە پەرلەمان ئەگەر باسی مەسەلەی کوبانی بکەین مەسەلەیەکی ترە مەسەلەی کوبانی پێویستی بە پرۆژەیەکی یاسا نییە تا من هەڵوێستی خۆم ڕابگەێنم بۆ کۆبانی هەندێک هەڵوێستی سیاسی هەیە پەیوەندی بە دەسەڵاتی تەنفیزیەوە هەیە خۆگەر من بێت و پرۆژەیەکی یاسایی دا بڕێژم بۆ یارمەتیدانی کوبانی ئەگەر سبینێ من نەمتوانی من تووشی بەرپرسیارەتێ بم بەرامبەر بە یقلیمێک کە لە خۆم نییە لەناو خۆمانە لای من پرۆژە یاسا کە لە وڵاتێکە دا ئەڕێژێ بۆ هاوڵاتیانی خۆی دا ئەڕێژێ نەک بۆ دەرەوە بۆ واتام وەڵامی پەرلەمان وەڵامێکی یاسایی و ئاساییە بڵێ نابێ پرۆژە یاسایەک بەڵام پرۆژە یاسا نییە کەشتێک وا تەقدیم بێتە پرۆژەیەک ئەوەی داواکاری وەگەڵ دەمەلای کاگۆران بۆی باسی کا بە ئیمزای 65 پەرلەمانتار و شتێکی لەو جۆرە بەڵێ ئەنی بەلاساس ئەگەر من شتێک کارێ بکەم مەغزایەکی یاسایی هەبێت سپێنە لەسەر خۆ یەک شت هەیە لەسەر ئەو مەسەلەی کاکسۆران زۆر دقیقە من حەزم کرد
ئایا کاکسۆران وەک لیژنەکە من هیچ قەناعەتم بەوەیە پەرلەمان تۆ چۆن قطعەیە گەبینی لە بەردەم بینایەکە ئەنووسێ تحتە تەشید بۆ چاکردنە پەرلەمانی کوردستان بەهۆی ئەوەی کە دوو حیزبی سەرەکی لە وڵاتە دەستیان بەسەرا گرتۆ بە تعبیرەکەی معارەزەکەی کە ئەوترە و دراسی مەقعدەکەشم بیڵێم بەڵام پەرلەمان خۆی پێویستی بە چاکردنەوە هەیە ئەو تا کاکسەران خۆی ئەڵێ ئێمە لە نەوەدمادەکە یەک لەسەر سێمان کردەوە خۆ ئەزانێت چەنی تریشی لۆکەن کەواتە لە ڕووی سکرتارێتەوە لە ڕووی نظامی داخلیەوە لە ڕووی مەناس ینی پەرلەمانەکە خۆی ئەبێ خۆی چاکایە ببێتە پەرلەمانێکی بەستراوەتەوە ئەبێ خۆی ئازادکە لەو قیودانە ئەبێ سەر لەنە بە شێوازێکی مۆدرن و تازە بێتە ئارا زۆر بەکورتی بێتکایە دکتۆر دێ بەوەلات من مەسئولیت ئەو مەسئولەتی کاکسۆران باس کرد منم پرسیارە بۆ کاکسۆران کە لەگەڵ کاگۆرانە کە لەوێن ئایا هەموو ئەو مەلەفانەی کە ئێوە لە پەرلەمانە باسی ئەەکەن هەمووی ڕەبتی نییە بە حەقی شخصێکەوە ئەگەر بێت و دەقە قانونیەکانی سێرگە حەقی عام کۆن نابێ ئێستا بێ و 50 ساڵی تر بێ ئەتوانی ئەو کەسێک کە حەقی عامی خواردە بیدێتە محاکەمە ئایا پەرلەمانی ئێستا ئەتوانێت بەو نەفەسەوە ئیش بکا کاتێک کە من ئەڵێم 1 متر زەوی دراوە بە $1 بەڵام لە هەمان کاتە قاتێک لە شوقا 20 تابق بەرز کراوەتەوە هەر تابقێک دراوە بە 14 دەفتەر ئایا تۆ ینی بە $1 کراوە مەترێک بۆ نمونە 5 ملیار ئەمانە هەمووی حەقی عامە ئایا ئەمە پەرلەمان ڕۆڵی سەرەکیە بینێ خەڵکی داوای ئەوە ئەکات لە پەرلەمان زۆر سپاس دەکەم فەرموو کاک عەبدوڕەحمان قسەکان بکەی سپاس دەکەم ببوورە دەمێکەوە ئەستا وەڵا پرسیارەکەی من بۆ کاکسۆران و کاگۆرانە کرد پێشەکی قسەکانیان وتیان ئێمە لە زۆر کۆبوونەوەی ئاسایی و ناسایی زۆر هینمان یانومان بووێنەوەیە کە کۆبوونەوەکان تاخیرکەن ناکرێ یا سەرۆکی هەرێم لێرە نییە یان مشکلێکی کاتیان بۆ دروست دەکەن یان دوای گەێنە لیژنەش لا شوێنەکە دروست بیانی پەکەوتنی ئیشەکە کە بوو بە لیژنانی پەکەوتنی ئیشەکە بە تەمای مەبە ئەوە هیچ هەرچی شتێکەوە بە تەجروبەی ئەم 4 ساڵە ئێمە چەند لیژنەمان دی ئیشەکان پەشی کرد دوایەوە کە ئەزانن ئەمان لەم پەرلەمانە هیچ جۆرە بڕیارێک ناتوانن بە کۆی دەنگ بن ئەی بۆ پایکۆدی ئینەکە ناکەن و بێنە دەروانی و هەر پەرلەمان بەجێ یەک پرسیاری کەشمیر هەموو پەرلەمان کۆ بۆ نایانتوانی نرخی بنزین بگەنەوە 500ەکە هەموو پەرلەمان نەیتوانی موچە جێبەجێ بکە بۆ خەڵکە کەسێ ماگە نانی بێخۆ زۆر سپاس دەکەم کاک عەبدوڕەحمان کاک جەزا فەرمێ کاک گۆران وەڵامی پرسیارەکان بێتەوە دوای لەسەر شتی تر قساکەین باشە ئێمە قسەمان لەسەر ئیشی پەرلەمانتار کرد کە لەسەر حالەتی بڕیاری چارە نووسازەکان ئێمە گوتمان حالەتەکە کەم و کوڕی هەیە و هوکارەکانیشمان باس کرد بەڵام کاریمە هەر ئەوە نیە کۆمەڵە کاریتر هەیە وەک گوتم لە دەرکردنی یاسا لە مراقەبەکردنی حکوومەت و مەلەفی زۆر گەورە هەیە کە لێرە کاکسۆران لە خۆی دووسەیەکی قسەی لەسەر کرد هەموو پەرلەمانتارێک ئیشی زۆر گەورەی لەسەر کردیە بەڵام دەرئەنجام ئایا ئەنجامی دەبی یان وڵاتیانی هەرێمی کوردستانەوە نمونەیەک بۆ هێندە ئەو نمونەی کە دکتۆریش باسی کرد ئەو نمونەی دکتۆریش باسی کرد لە مەسەلەی فرۆشتنی ئاردوات دەیەها مەلەفی وا کاری کرایە بەڵام پەرلەمانتار هەیە تا ئێستا شەر دەزانی لەگە ڕێزم سەحەفیە پێش ئەوەی ئیشەکە بکات دەچی بڵاوی دەکاتەوە پەرلەمانتاریشێ بەبێ دەنجی بە پێی دەسەڵاتی خۆی کار دەکات ئەگەر نا مەلەف ئیشی لەسەرکرایە بەڵام بۆ ئەنجام ئایا دیارەیان دیار نییە یەکێک لەو شتانی ترکە گرفتی پەرلەمانە زۆر جار خەڵک هەندێک ئیش بە مل پەرلەماندا دەدا یاخود پەرلەمان دەیکا بە ئیشی خۆی ئیشی خۆی نییە بە نمونە کاک گۆران دەوترێت ینی ژمارەیەک لە کاندیدەکان لە کاتی بانگەشەیە شتی وایان و تۆ خەڵکوای زانی و خۆی لەبژێرێ بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەست ناکەی ئێوەش کۆمەڵێ بەڵێنتان داوە کە نەبوو بە هاوڵاتی بدەن ینی هاوڵاتیە بۆ تەلەفۆنی کردو بۆ پەرلەمانتار و توێتی کەی دەی ئەو جادەی لای مەکتەبەکەمان بۆ قیر بکەیت چکە پێشتر پێی وتووە بۆ تەکەم کاگیادگار من لە خۆم مەسئولم من لە بەرنمەیە کە ئەو کاتی لەگەڵ کاندیدەکان بەشدار بووم کە کاندید بووم بەشێک لە کاندیدەکان وا قسەیان کرد و من ئەو کاتە بەرنمەکەم تووڕە بووم لە بەرنمەکە یا ویستم جێشی بێڵم ویستم ئەو قسانی ئێوە دەیکەن بە هەر 111 پەرلەمانتار ناکرێن نەک بە شخصێک بۆی ئەمە واضح بێتن ئەمانە گرفتی هەندێک پەرلەمانتارە بۆ نمونە باسی بنزین دەکەن لە هەموو دنیا نەبووە پەرلەمان ئیشی دیاریکردنی سەعر بێ ئەوە کاکسۆران لێرە دانیشتە من بە سەرۆکی پەرلەمانم گوتم ئەبێ لیژنەی تحقیقی لەسەر ئەو لیژنەی سوتەمەنیە پێک بێ بە چ حەقێک لەگەڵ حکوومەت دانیشتینە مشاوەری سەعر دەکەن حکوومەت پەرلەمان دوو ڕەئی لە پێشە ئەگەر سەعرەکەی بەدڵە دەبێت پشتیوانی بکە ئەگەر بەدڵ نییە دەبێت محاسبە بکە تۆ چۆن دەچی لەگەڵ ئەنجومەنی وەزیران دادەنیشی معاملەی 500 و 700 دەکەی ئەوە نەشارەزایی پەرلەمانتارە لە ئیشی پەرلەمانتاری کە دوزار بەتەعن بۆ منیش وەک پەرلەمانتارێک دەشتێتەوە ئەمەی کاکسۆران گوتی ئێمە بەشێک لەو پرۆژە یاسانەیە خود مامۆستا گوتی دووشت هەیە دەبێت بیزانین
هیچ هێزێک لە پەرلەمانی کوردستان 50 زائیدیەک نییە. سەحبی سیقا بە 2 لەسەر 3 پرۆژه یاسا بە 50 زائیدیەکە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە 38 کورسیە. ئەمە یەکێک لە گرفتەکانە. دووەم گرفت دوو ئیجراعاتەیە بۆ پرۆژه یاسا. هەندێک پرۆژه یاسا هەیە ئەڵێن ئیلتیزاماتی مالیە حکوومەت لە قەیرانی داراییە بە هیچ جۆرێک نابی دەستی بۆ بڕێن. هەندێک پرۆژه یاسا هەیە دەستکاریکردنی هەیکەلیەی حکوومەتە بە نمونە داواکاری گشتی سەر بۆ وەزارەتی عەدلە تۆ ئەگەر لێکیتەوە بیخێ سەر ئەنجومەنی دادوەری کە دەبێ بیکەین و کارێکی ئەوەلیمانە ئەڵێن دەبی وەزیری عەدل بێ و پرۆژە یاساکە خۆیان بینێرن واتە بە جۆرێک لە جۆرەکان پێویستی بە یاریکردنە لەگەڵ حکومەت. کاگۆرە کاک سۆران ئەمە پرسیاری هاوڵاتیانە ئەرێ هیچ دەنگ و باسێکی هەفتەی شوبات هەیە لە پەرلەمان ئیجراعات لەو مەلەفە ئێمە بەرهەمی حەڤەی شوباتین و پابندیشین بەو داخوازیانەی ئەو زەمەنە چونکە بڕیاری ژمارە دوو کە ون کرا ئەوە یەکێکە لەو مەوزوعانە یاداشتیشمان کۆ کردوتەوە دەبێ ئەم سەرۆکایەتیە بیدۆزێتەوە و بیهێنێتەوە بۆ وەقایع کەی دیترایتەوە بەس برێ با بڵاوی کاتەوە دەبێ بڵاوی کاتەوە لە وەقایعی کوردستان دەبێ بڵاوی کاتەوە یاداشتیشمان کۆ کردوتەوە بەرپرسیارەتی لەسەر سەرۆکایەتی پەرلەمان بەڵێنی بڵاوکردنەوەی داوە بەڵێنم نەبیستووە بەڵام پێشکەشی کراوە وەکو هەر پرۆژەیەک و هەر داوایەکی تر جگە لەوە دەمەوێت بۆ کاک عەبدوڕەحمان مەسەلەی ئەوەی کە ئیشەکانمان پەککە خرێ سەرۆکی هەرێم لێرێ ئەوە هیچ ڕەبتی بەیەمەوە نییە نەنەوامان نەوت وە ڕەنگە هەڵەتێگەیشتنێک هەبێ بەڵام دەڵێن لیژنە پەرلەمان 22 لیژنەی هەیە واتە لیژنەی مافەکانی مرۆڤ نەک بێ لیژنە دروستکەی قەزەیەکی بیتێ وەکەوەی کە ئەڵێن حکوومەت دەگەشتی سپارت بە نانا ئەمە لیژنەی پەرلەمانیە و ئیشی معنیە تەخەسوسیە وەکو لیژنەی نەوت و گاز نەک لیژنەیەکی جیاواز مەسئلەی ئەوەی کە کاک دکتۆریش باسی کە ڕەبت بەوەی موچە و بەنزین و ئەوەی کە پەیرانێکی گەورەیە بەرەو چێ وڵاتی گرتووە کاکە پەرلەمان جیهازی پارە دروستکردنی نییە بودجە لە بەغداوە نەهاتووە و هاتووینەتە سەر قاسەیەکی بەتاڵ لە وڵاتە لە چۆ پارە بێنین بۆ خەڵک جگە لەوە تەماشای یاسای ژمارە 22 ساڵی 2010 نەوت و گازکە لەوێ سەلاحیەتی داوە بە ئەنجومەنی هەرێمی بۆ مەسلەی نەوت و گاز سیعر و سیاسەتی نەوتی ئەوە ئەوەی کاک دکتۆر باسی کرد تابقێکی وە ئەرزەکەی بە $1 و فرۆشتوێتی بەچەند ئێستا ئێمە لە هەمواری یاسای وەبەرهێنانان کە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بووە بە دەواازەیەک بۆ بەهدەردانی زۆر سامانی ئەمە فەرموو کاک جەزا خەریکی بەڵێ سپاسانەکەم سپاس بۆ تەوەرە جوانە لە مایکەکە نزیک بیتەوە تەوەرەکە زۆر جوانە سپاس دەکەم ئەگەر بڕیار بێت پەرلەمان ئاگاداری سەرجەم ئەو بڕیارانە بێت کە لە کوردستانە دەرەچێت و دەستی تێدا هەبێت و چۆنڵی ئاگای لە وردەکارەکانی بێت بۆچی کاتێک شاندی پەرلەمان ئەچێ بە کۆبانی هێشتا نەگەشتۆتە کۆبانی لێرە بڕیارە درێت کە ئاوارەکان بێنە کوردستان بێنە کوردستانی باشوور بۆچی ئەوان ئاگیان لێ نەبوو یعنی بەبێ ئاگاداری ئەمان سیارەکە زیاتر وەڵامت باتەوە ئەمەوەی هەردووشان وەڵام بەرە بەڵام کاکسۆران لەبەرەوەی کە ئەندامیشان دەکە بووە با کاکسۆرانەوە وەڵام پرسیارێکی تریش هەر بە کورتی زۆر بە کورتی خەڵکی کوردستان وەکو ئاشکرا بەگەشتی لە قەیرانێکی دارایی قورسان لە نەبوونی معاش لە نەبوونی سولفەکان لە گرانی نرخی بنزین ئایا ئەندام پەرلەمانتارەکانی خۆشمانین پەرلەمانتارەکانی کوردستان هاوشەوەی خەڵکیەکی سڤیل تووشیم قەیرانداریایە بوون لە هەموو ڕێگەکەوە کاگۆران ئەڵێ من جوابیە دەمەوە گوێم لێ بوو کاک خەلیل با بفەرمێت ئەوەی کە ئاگامان لێنیە کاک سۆران تۆ ینی ئەندامێتیت یەکێک بووی لەو چەند پەرلەمانتارەی کە بڕۆشتن سەردانی کۆبانیەتان کرد بۆچی ئەم سەردانەتان کرد تەنها بۆ هاوخەمی بوو یان ویستان لەسەر ئەرزی واقع شتێکیان بۆ بکەن بە فیعلی و بە کردداری ئێمە کاتێک کە قسە لە پرسەکان وەڵامی پرسیاری و کاکەیش بیتەوە کاک جەزا ئێمە کاتێک قسە لە پرسەکانەکەین دەبێت تەقەسی حەقایق لامان بێ ئێمە گەر قسە لە کۆبانی بکەین یعنی لە میدیال شت وەرگرین بۆی بزانین لە کۆبانی چی ڕوودەدا تا لە پەرلەمان قسەی لەسەر بکەین لە هیچ شوێنێکی دنیاوانە حکوومەتی هۆڵندی بۆی بڕیار بدا لە تەحالوفی دەولی بەشدار بێ و هاوکاری هەرێمی کوردستان بکات لە ڕووی لۆجستی این پەرلەمانی کوردستانی بانگێشت کردو بۆی تێبگا لە وەزعەکە دوایی خۆی هاتووە لەگەڵ حکوومەتی هۆڵندی سەرۆکی پەرلەمان داوای کردووە کە دەستوەردانی سەربازی بکات حکوومەتی هۆڵندا داوای کۆمەکی سەربازی پێشمەرگەمان کردووە ئەمە سیادەی خارجی نییە نەنا لە زمانی تەحالوفی دەولیە داوامان کردووە هۆڵندا بەشدار بێت چونکە ئەمریکا داوەتی نەکردبوو بۆیە وەزیری خارجی دوایەوە دێتە ئێرە وەزیری بەرگری بڕیاردا مەبەستم ئەوەیە ئەوان دەیانەوە بەرچاوڕوون بن ئێمەش بۆی بەرچاوڕوون بین دەچینە ئەوێ و 22 حوت راپۆرتەکەی
لیژنەی پێشمەرگە هەیە کە دەڵێ شنگالە گیرێت ئەوە حکوومەتە تەقسیری هەیە کە لە سێی هەشت شنگالە گیرێ پەرلەمان لە 22 حوت پێڵێ لە کوردستان قەیرانێکی گەورە بریتە لە جێبەجێنەکردنی یاسا سپاس دەکەم کاکسوار کاوە ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردن ئەمە گرفتەی گەورەکە وەڵامەکە ئەوەیە سەرۆکی هەرێمیش دەسەڵاتی هەیە وەکو چۆن بیدایەت باسم کرد ئەم سیستەم بەبێ هەماهنگی لەگەڵێ و سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتیەکی سربەخۆیە هەتا لە دەستوری هەرێم تەسبیت نەبێ بەڵێ ئەو کێشە کاگۆران باسی قەیرانی دارایی وای کرد بەڵێ ئەم قەیرانی دەیڵێ پەرلەمانتاریشی گرتوتەوە پێم وانە هیچ پەرلەمانتارێک هیچ موچەتان لە کاتی خۆی ئادرێ 3 مانگ وەریان نەگرتووە پێم وانە هیچ بڵێ موچە چۆنە ئەمە بیڵێم ئەمە بیڵێم هیچ پەرلەمانتارێک ینی وەک خەڵک 3 مانگ موچەی وەرنەگرتووە هیچ پەرلەمانتارێک تا ئێستا موچەی کاملی وەرنەگرتووە ڕۆژە موچە وەرنەگرتووە کاگۆران 3 مانگە هیچ پەرلەمانتارێک موچەی کاملی وەرنەگرتووە و بەشێکی پەرلەمانتارەکان لەبەرەوەی بەلستی نیمچەکراوە هاتوونە پێم وایە بەشێکی دیاریان بە تەکسی دێنە پەرلەمانی کوردستان دوو نمونەی دیارم هەیە کە ناوێ ناویان بڵێن بەڵام هەردووچیان زۆر زەمیلی ئەوێتەوە گەڕێتەوە بۆ یەکێک لە دەستکەوتەکانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە سیارەی یاخود ئۆتۆمبیلی بۆ پەرلەمانتار دابین نەکرد باشە بەڵام ئەمە ئەڵێن وڵا سەرۆکایەتی پەرلەمان پارەی بۆ حکوومەت گەڕاندوێتەوە بەڵام پەرلەمانتار کە پەرلەمانتارە بە تەکسی دەبێ بە دوو ئیش بگەڕێ بۆ مراقبەی حکوومەت و پەرلەمانتاری زەمیلی خۆم کە من دوانیان دەناسم چۆتە بەردەمی محاسبی پەرلەمان ئەم مانگە ملیۆنێک دیناری بە قەرز وەرگرتووە گوتێتی بۆ ماڵەوەمانە قسە چییە کاک گۆران پێم ئەڵێن کاتی قسەکردنی جەنابتان کۆتایی هاتوچکە کاتمان کۆتایەت بەس پێم بڵێن لەسەر کۆبانێ ئێوە یاداشتێکتان تەقدیم کرد و 65 کەس بوون دوای وتیان بەس برادرانی یەکێ 5 دقم بدێ من ئەوە دقم بدەیتێ یەکەمینیان زۆر حەزم لێ بوو نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لێرە بان چونکە قسەیان لەسەر مزایدە دەکرد حەزم لێ بوو بزانین چێ مزایدە دەکات لێرە ساغمان دەکردەوە و چێش قانونیان قسە دەکات ئەمە یاداشتێکە پێشکەش کراوە لە حوتی حوت سەبارەت بەچی ئەگەر خەڵک خوێن ئەزانەیە نووسرایە سەبارەت بە بارودۆخی هەرێمی خۆر ئاوا باشە لەگەڵ پرسی بە فەرمی ناساندن یان دوو پرسە ئێمە ئەزانین لە خۆر ئاوا هەر پرسی بە فەرمی ناساندن نیە یەکێک لەو داواکاریانە ئەو برایانە هێناویانەوە دڵنیاشم قسەی لەسەر دەکەن بریتێ لە حدودی سمێڵکە کەوا ئەوان گلەیی گەورەیان هەیە کە ئەم حدودە چۆن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئیدارە دەدرێت و ئیدارە نادرێت باشە ئەم یاداشتە کە دراوە بە پێی مادە 54 ئەبێ سەرۆکی پەرلەمان بهێنتە ناو جەلسە لە ناو هۆڵی پەرلەمان قسە لەسەر ئەوە دەکرێت یاسایی یان یاسایی نییە ئەو هەستاوە نردووەتێ لیژنە بەبێ من ئاگام لێبی کە بڕیاردەری ئەمەم دواتر سەرۆکایەتی دەڵێ نابێ ئەمە گەورە ئەمە هیچ فەرقی نیە لەگەڵ ئەوەی کە سەرۆکی پەرلەمانی پێشوو پرۆژە یاسایەکان لە وەڵامەکەی سەرۆکی پەرلەمانیەوە بە وەڵامێکی ئیزانن کە لە جێی خۆی نەبوو نەبنە پێشێلکردنی ئیرادەی 63 پەرلەمانتارە کە هیچ فەرقی نیە لە پەرلەمانتارە لەگەڵ ئێوەمانەوە لەسەر خوێندنەوەی پرۆژە یاساکە بەڵێ ئەمە پرۆژە یاسای هەموو پەرلەمانتارەکان زۆر سپاس دەکەم بمبورەکە خەلیل هەستاوی تۆ بێ پرسیارەکەت زۆر بە کورتی بێ بڕاتە بێ پێم بڵێن کاتم تەواو شوارم هەیە بە دوانی بڕاتە سپاس دەکەم ینی زەختی زۆر لە کۆنتترۆلەوە ئەڵێن کات کۆتایی هاتۆ کاتی هێواڵەکانە بڵێ بۆ کاگۆران و بۆ بەڕێزی کە نەهاتووە کوردستان بەڕاستیە بە 25 ساڵی مە قساکەین قسەکردمان زۆرترە لە کردارمان ئەمە یەک دووەم هەتا ئێستا 25 ساڵە پارەی ئەم کوردستان چی لێ هات جاری کە کاک مەسعود بە شەخصی کاک مەسعود بارزانی کە بۆیە ناویشێنم هەچ کەسی ها بۆ کوردستان فەرشی سووری بۆ دانەخە زۆر سپاس دەکەم پرسیارەکەت بۆ کاک گۆران بوو پێم وایە ڕوونکردنەوە بوو من زۆر سپاس بەڵام ئەوەی کە ئەڵێ 25 ساڵە پارەی کوردستان چی لێ هات ئێمە هاتین تیا نەماوە ئەیبینی ئێستا سەرمایەداری سیاسی کەچی ساڵە ئەوانەی لەم 22 پارتی بەڵێ یەکێتی پارتی مەسئولن لی لەبەرەوەی پرسیارەکان هەر لەوان بوو ینی دوا قسەی تۆ ئەبێ ناچارم دوا قسەی تۆ سپاس دەکەم من ئەڵێم چی خەڵکی جەماوەری هەرێمی کوردستانە چاوی لە پەرلەمانە بە دەورێکی جددی هەڵسێ بەڵام ئەو ئەزمانەی کە ئێمە هیوادارین تۆقۆعی نێتە ئاراوە بەڵە پەرلەمان بە شێوازێکی تەبیعی ئەڕوا تا 8 مانگ 9 مانگی تریش
بەڵام کاتێک کە بەر لە ساڵی بەرنامەکە باسی ئەوت کرد کە ساڵی داهاتوو بەڵە ساڵی داهاتوو من قەناعەتم وایە پەرلەمانی کوردستان ئەبێتە ساڵی قەیرانەکان لەناو پەرلەمانە ساڵی جەدەلی سیاسی پرۆژەی دەستور درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێم چەندان مۆزوعی تر لەم بابەتە کە ئێستا تاسەر ئێسقان فراکسیۆنەکان لەسەری ناکۆکن بەڵام ئەوەی کە ئێستا ڕوئەدا ئەگەر بارودۆخەکە باش بێ پەرلەمان تۆزێک یەتە بارێکی ململانی سیاسیەوە چونکە چوار فراکسیۆنی گەورەی تیان ناو پەرلەمان کە هەرێکێک لەمانە ئەتوانێ بە پێی پەیڕۆکەی خۆی بانگشتی وەزیرێکا بۆ لێ پێچینەوە ئەگەر بێت وەک ئینتیقامی سیاسیش لەبەرەوە هەمووی معارەزەیە و هەمووشی مشارکە لە دەسەڵات هاوڕێنتکە کۆنتترۆلەکان ئامادە بکەن دەچینە لای ڕاپسی کۆتایی ئایا خوری چوارەمی پەرلەمانی کوردستان لە شەشمانگی ڕابردوودا سەرکەوتو ئەڵ لە شەشمانگی ڕابردوو مەبەستمان لە دوای 29 چوارەوەیە سەرکەوتوو بۆ لانوێنەرایەتیکردنی هاوڵاتیان بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم لەداوە ژمارە سەیە فەرمونون دەست بە دەنگدان بکەن. ڕاپرسی لەسەر یەک پرسیارەکەین دووجار. ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان لە شەشمانگی ڕابردوودا سەرکەوتوو بۆ لانوێنەرایەتیکردنی هاوڵاتیان کەمتر لە 10 شرکەمان ماوە؟ بەڵێ کات بەرە و کۆتایی دەڕوات کات کۆتایی هات سێڵ سەبارەت دەو پرسیارایە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 6 مانگی ڕابردوودا سەرکەوتوو بۆ لانوێنەرایەتیکردنی هاوڵاتیان لە 37 ئەڵێن بەڵێ لە 60 ئەڵێن نەخێر 3% بڕیاری نەداوە تکای ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە دەنگدانەکە بەم شێوەیە بووە بەڵێ لە 16 نەخێر لە 62 بڕیارم نەداوە لە 22 تکایە هەردوو ڕاپرسیەکە وەکووە بینن لە هەردوو ڕاپرسیەکەیە لە یەکەم جارە سەبارەت بۆ پرسیارە ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە شەشمانگی ڕابردوودا سەرکەوتوو بۆ لانوێنەرایەتیکردنی هاوڵاتیان بەڵێ یەکەم جار 16 بۆ لە دووەم جارە زیادی کردووە بۆ لە 37 واتە گۆڕانکاری بەسەر ڕاکاناتووە لە یەکەم جارە نەخێر 62 بۆ کەم بۆتەوە بۆ 60 و لە یەکەم جارە بڕیارم نەداوە 22% بۆ کەم بۆتەوە بۆ 3% سەبارەت بە ڕاپرسی سەر وێبسایتەکەی ئێناتیش ئەوە دوا ڕیفرێشە من لێرە ئەیکەم 78 کەس دەنگی داوە 26 کەسیان کە 33% ئەڵێ بەڵێ سەرکەوتوو بووە 49 کەسیان کە 62% ئەڵێن نەخێر بڕیارم نەداوە 3 کەس دەنگی داوە ئەکاتە 3.84 زۆر سپاس بۆ دکتۆر سەردار قادر سپاس بۆ کاک گۆران ئازاد سپاس بۆ کاک سۆران عومەر سپاس بۆ ئەو دوو نوێنەرەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش کە بڕیار بوو بێن ئەوەی گۆڕان وتی هەر ناین ئێمە ئەوەی پارتیش وتیان ناین عوزریان هەبوو پاساویان هەبوو بۆ ناتنەکە سپاس بۆ میوانانە بینەرانی ئەزیزم تا بەرنامەیەکی تر و دوو جاری دیکە بیرکردنەوە بەخواتانە سپێر و ماڵتان ئاوادان بێت سپاس بۆ ستافی دووجار بیرکەرەوە و ماندوو نەبن.